سەبارەت بە ئاماری قوربانیان لە سنووری پارێزگای هەولێر بەپێ و ئامارێکە لە بەردەستی ئێمەدا هەیە تاوەکو ئێستا 12 کەس بوونەتە قوربانی لە سنووری قەزاکانی سۆران، چۆمان، ڕواندز، شەقڵاوە، مێرگە سۆر و هەروەها لە سنووری دەشتی هەولێریش و لە کۆی ئەو 12 قوربانیە 7 کەسیان گیانە لە دەست داوە و 5 کەسیان بریندار بوون و قاچ و دەست و پێیان پەڕیوە و هۆکارەکانی زیاتر بۆ ئەوە دەگەڕێتەوە کەەوە هەندێک لە هاوڵاتیان وەک پێویست پابەندی پەیام و ڕێنماییەکانی هوشیارکردنەوە نابن لە مەترسیەکانی مین و تەقەمەنی لەو ناوچانە نزیک دەبنەوە کە گومانی بوونی مین و تەقەمەنیان لێ دەکرێت و دووچاری ئەو ڕووداوانە دەبنەوە. بێگومان ئامارەکەش بە بەراورد بە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا بەڕاستی زیاترە و ئێمەش لە هەوڵەکانمان بەردەوامین بۆ ئەوەی بتوانین زۆرترین خەڵک لە پەیام و ڕێنماییەکانی ئێمە کەلک و سوود وەربگرێت، بەڵام بە هەر هۆکارێک بێت هاوڵاتیان ناوە دەبنە قوربانی.